کەناڵی پەیاموەکاری لە پێشینەی خۆی و ئامانجی سەرەکی هەمیشە لە سەنگری داخوازی و بڵندگۆی داکۆکیکاری سەرجەمچین و توێژەکان بووە بێ جیاوازی. ئەوەش وای کردووە هاوڵاتیان بڵێن پەیام کەناڵی خەڵکە چونکە لەگەڵ ئازارەکانی خەڵکدا دەژی. ئەم کەناڵە بەڕێزە لە ماوەی ڕابردووە لە ماوەی کارکردنیە هەمیشە لە سەنگەری خەڵک و لە سەنگەری ماف و داخوازیەکانی خەڵکا بووە بە ئومێدیەوەی هەمیشە لە سەنگەری خەڵک و لە بەرەی خەڵک و لە بەرەی مافەکانی خەڵکا بمێنێتەوە چکە بەڕاستی خەڵک لە هەرێمی کوردستانە پراوێز خراوە، خەڵک بێپشت و پەنایە، خەڵک بەڕاستی بێکەسە بە ئومێدیەوەی کە پەیام و سەرجەم ئەو کەناڵە میدیایەکان چۆنەڵی داخوازی ڕاستەقینەکانی خەڵک بگەێنن و دەنگی ڕاستەقینەی خەڵک بن. هیوام وایە کە هەمیشە بەردەوام بن و ئەو پرۆگرام و بەرنامانەی کە چۆنەڵی چورە نێو خەڵکی تایە زیاتر نزیکتر بن لە خەڵک، نزیکتر بن لە معانات و لە کۆژان و لە گرفتەکانی خەڵک وەک چۆن هەمیشەوا بوون بە ئومێدیەوەی کە هەمیشە بەردەوام بن. پەیام هاوشانی دەنگی ناڕازی شەقام و داواکاری خەڵکی بووە بێ جیاوازی لەگەڵ کۆژانی چین و توێژەکان بووە و هەردەم کێشە و گرفتەکانی خستوەتە سەر شاشە تاکو چارەسەری پێویستی بۆ دۆزیوەتەوە. هەمیشەش داکوکی کردووە لە مافەکانی هاوڵاتیان و موچەخۆران و بەرگری کارێکی سەرڕاست و ڕازگۆ بووە لە گەیاندنی داواکاریەکانی توێژەکانی کۆمەڵگا بەگشتی. سەرەتا پیرۆزباییتان لێکەم سوپاسانەکەم کەناڵە هەرێنانی پەیام باشترین کەناڵ بووە لەگەڵ خەڵکا بوو لەگەڵ چینی هەژاران بوو لەگەڵ هەموو ڕێپەیوانێ بوو لەگەڵ هەموو مزاهرێکا بوو لەگەڵ هەموو خۆشیەکی ئەمی لێتا بووە باشترین کەناڵە بەلای ئێمەوە. پیرۆزبایی ساڵیادی پەیامەکەین یاخوا بە سەرکەوتوی وەکو لەم و پێشچۆن بووە هەمیشە سەرکەوتوو بێت بۆ جێ خۆی کردوتەوە لە دڵی موسڵمانانە. شەوان زۆر خەڵک یعنی ناتوانێت بخات سەر کەناڵی تر لەوە چێ شتێک نەبێ لەگەڵ عەقیدە و بیر و باوەڕەکەیە بگونجێ بەس بۆ هەموو خێزانێکە شێتکەوە متابعی بکات و بیخاتە سەر و لەوە نەترسێ ئەخلاق و ڕەوشتی خانەوادەکەی بەلادا ببرێ. پەیام بەو دروشمەی بەرزی کردوێتەوە ڕاستی و ڕاشکاوی بەرگری لە مافەکانی خەڵک دەکات و خێزان و ژین و ژیانی هاوڵاتیان بێ جیاوازی دەپارێزێت. ڕاشکاوانە هەمیشە کار لەسەر ئەو بنەمایە دەکات و هەوڵ دەدات کۆمەڵگەیەکی تەندروستونەوەیەکی سەرڕاست و ڕاوەستا و بەدی بێت و لە ژینگە و فەوزایەکی پڕ لە ئاڵنکاری میدیادا پەیام پەنجەی ڕاستی و ڕاشکاوانەی بۆ درێژ دەکرێت و هەمیشە ڕێگەیەک بۆ هەموو دەنگ و ڕەنگێک خۆی تێدا دۆزیوەتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.